بینەرەوەکانی من میوانێکە شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤکاری سیاسی کە لە سلێمانیەوە لەگەڵمانە کە شێروانم کاتت باش. حکوومەتی عێراق حیزب وڵای لوبنانی و حوسیەکانی یەمەنی خستە لیستی تیرۆرەوە و دواتریش پەشیمان بوویەوە. ئەمە چیە گەێنێت؟ بۆچی خستنیە لیستی تیرۆرەوە دواتریش پەشیمان بوویەوە؟ بسم الله الرحمن الرحیم. پەشیمان بوویەوە دیارە بۆچی پەشیمان بوویەوە، چونکە ئەوە وێستی پارویە قوت بۆ ئەو قوت نادرا بۆ حکوومەتی عێراقی ئێستا بۆ سوودانیان بۆ هەر کەسێکی تر ئەو پارۆ باوەسانیە قوت نادرێ لەبەرەوە تووشی خنکانی کرد و ناچاری بووکەوە پەشیمان بێتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن ئەم بابەتە ڕۆیشت. ئەوە گرنگە. هەندێک لەوانەیە بوترێکەوە بەسەریات تێپەڕیوە، بەسەر تێپەڕینە ئەویش دوو مەرحەلەی هەیە. مەرحەلەی یەکەمیان مەرحەلەی سوودانی خۆیەتی وەک سەرۆک وەزیران، مەرحەلەی دووەمیان بریتیە لە ئۆفیسەکەیان ئەو لیژنەیەکەوە ئەو بڕیارەی داوە لەلایەن بەنکی مەرکەزیەوە بە تایبەت ئیشراف کراوە و پاشان ئەو بڕیارە دراوە نێراوە بۆ وەزارەتی داد. ئەگەر تۆ بڕیارەکە بخوێنیتەوە بە درێژی هەر ینی فەقەرا پەرەگراف هەر پەرەگرافێک پێش ئەوەی ناوەکان بێنێ، هەندێکی ناوی کەسایەتەکانن، هەندێک ناوی گروپەکانن، هەندێک ناوی زیاتر نزیکیشن لە دەوڵەتەوە. بۆ نمونە ئەو حاڵەتە تەماشاکەی هەر پەرەگرافێک لە پەرەگرافەکان ڕوونکردنەوەیەکی لە پێشا دانراوە کەوا ئەمانە لەبەر ئەم هۆکارانە ئەبن با تیرۆریست ئەخرێن ئەم لیستەوە. بۆیە کەواتە ناوەکان لە لای ئەوان زانراوە. بە قەنەعەتی من تێپەڕین نییە بەسەریانە، نە بەسەر ئەو لیژنەیەکەوە دانراوە بۆ ئەوەی کەوا ئەو بڕیارە دابڕێژەوە نەبەر خودی سوودانی خۆی. جا دوو حاڵەتەیە لێرە. ئەگەر تێپەڕین نەبێت ئیتر ئەو کاتە بنوازانم نامەیەکە لەلایەن سوودانیەوە بۆ ئەمریکەکان، بۆ هێزە نێودەوڵەتیەکان، بۆ نوێنەری تایبەتی ترامپ کەوا ئێستا هاتوۆتە بەغدا بۆ ئەوەی کەوا سیاسەتی خۆیان بەڕوونی پێ بڵێ من ئەم ئاراستەیەم هەیە واتوانم بەم ئاراستەیە بڕۆم و ئەمە استراتیژی منە بۆ داڕشتنی سیاسەتیان بەو بەڕێو بۆ بەڕێوەبردننی سیاستکردن لە عێراقا. لەوانەیە ویستبێتی ئەم گەمەیە بکە، بەڵام گامەیە کە سەرکەوتون نەبووتیایە و زۆریش لەسەری کەوت. باش چی ئەگەر پێیان کرابێت؟ کێ پێی بکە ئەمریکەکان پێیان بکەن نازانم. بڵێ ئەگەر ئەمریکەکان پێیان کردبن من قەنەعەتم نییە ئەو بچێتە ژێر ئەو بارای، ئەنێ ئەو کاتێکەوە ئەتوانێت ئەو بڕیارە یان فشارێکی ئەمریکەکانی لەسەر بێ بۆ ئەوەی کەەوە ئەو حاڵەتە بکە، ئەو کاتە بێنیاز بێ لە ئێران، بێنیاز بێ لە چوارچەوەی هەماهەنگی بە شێوەیەکی گشتی و بێنیازیش بێ لە مەرجعیەتی شیعی. تۆواز لە هەموو ئەم لایەنانە بێنە. تا ئێستا حیزب وڵڵا یەکێکە لەو پارتانەی کە جێگای متمانەی مەرجعیەتی شیعیە نەک لە قۆم بەڵکو لە نەجەفیش لەلایەن سەید عەلی سیستانیەوە پێشوازی لە نوێنەرەکانیان ئەکرێت لە چەند ساڵی ڕابردوو لە نەجەف. بێژگە لە حوسیەکان کەەوە بارەگان هەیە لە عێراقا، ئۆفیسیان هەیە لە نەجەف، هەندێکیان لە حوزەی نەجەفا دەرسە خوێنن. لەبەرەوە من قەنەعەتم نییە بە زۆر پێی کرابێت. لەوانەیە ئامۆژگاریەکیان وەک پێشنیارێک کرابێتە بەردەستی، یان ئەو لیستانە هەمووی هاتبێتە بەردەستی و ئەویش ویستبێتی ئەو هاتێی بپەڕێنێ. لەوە زیاتر نەبووە. من وا ئەزانم هەڵەیەک بووە، هەڵەیەکی سیاسی زۆر قوڵ بووە سوودانیان ئۆفیسەکەی خۆی تێکەوت. حاڵەتێکی تریشە ئێمە گەر بزانین کاتێکەوە ئەو لیستای خوێنیتەوە هەتەشەی تایە، جەبهەی نوسڕەی تایە. جەبهەی نوسڕا ئەمانە هەمویان لە مەرحەلەیە کە لە مەرحەلەکانە بوون لە سووریا و کۆتاییان پێ هاتووە. بەرەی نوسڕی ئەو کاتە کە پێوترا ئەبوو محەممەدی جۆلانی و یان هەتەشا هەیە تەحریری شام کەوا ئێستا هەیە و ئەویش نەماوە و هەڵۆشاوەتەوە سەرۆکەکەی لەلایەن ئەمریکەکانەوە لا براوە لەوەی کەوا لە تیرۆرایە و ئێستا وەک سەرۆک کۆماری سووریا لە کۆشی سپی پێشوازی لێ ئەکرێت. ئەو لیستە تەنانەت هەتەشەشی تایە، قاعدەی تایە، جەبهەی نوسڕی تایە، هەموو ئەمانەی تایە. بۆیە من پێیەکە شپرزەیەک بۆ لە تێپەڕاندنی ئەو لیستە یان بێ ئاگاییەک بووە تەدقیق نەکراوە. تەدقیقەکەش زۆر قورسە، ناکرێت بڵێ تەدقیق نەکراوە. بۆیە من وازانم هەڵەیەکی سیاسی بوو، ویستی هەنگاوێکی سیاسی بوو بینێت و بە هەر جۆرێک بێت تازە وازانم لەسەری کەوت. باش زۆر جار گوێ بیسەبین کە ئەمریکا داوای هەڵۆشانەوەی گروپە چەکدارەکان لە عێراقەکە. باش ئەم هەڵڵایی ئێسا بۆ دوو گروپی دەرەوەی عێراق دروست کراوە. باشە حکوومەتی داهاتووی عێراقی تر سوودانی بێ هەر کەسێکی تر بێ چۆن نەتوانێت دەست بۆ گروپانە بەرە لە عێراق؟ من وازانم دەستبردن بۆ گروپە چەکدارەکانی عێراق ئەگەر قورس بێ، بەڵام هێشتا ئاسانترە لە دەستبردن بۆ حوسیەکان و بۆ حیزب وڵڵا.
چونکە گرروپە چەکدارەکانی عراق ئەوەندە زۆرن 4-5 گروپیشیان ئەگەر لێ هەڵبۆشێنیتەوە و چەکەکان لێ بسێنیتەوە بڕۆن ئەتوانن دوای ئەوە لەو لاوە گروپی تێ دروست بکەنیان گروپی کە هەیە ئەتوانێت ئەو کاری کە سپێدراوە بە ئەوان جێبەجێ بکات. بەڵام مەسەڵ لێ حوسیەکان حیزبڵا زۆر گەورەترە لەوەی کەوا لە نوجەبا ئایان کەتایبی ئیمام عەلی یان لە هەر گروپێکی تری چەکدارن و لەوانەیە لە ناو شیعەکان خۆشیانە بتوانن یانی حاڵەتی دەرونیان ئەوەندە درێژ بکەنەوە ئەوەندە توانای ئەویان بێکەوە مامەڵە لەگەڵ هەڵۆشاندنەوەی ئەو گروپە چەکدارانە بکەن. و ئەوەش بزانین هەتا ئێستا حەشدی شاوی خۆی تەبەنی ئەو گروپە چەکدارانی نەکردووە. حەشدی شاوی خۆی وەک دەزیاکی ئەمنی فەرمیان ناسێنێ و ئەو گروپە چەکدارانی کەوا بۆ نمونە هێرشەکەنە سەر کۆرمۆر یان هەندێک کردەوەی نابەجێیان یان نایاسایی ئەکەن لە هەر شارێک لە شارەکانی عێراق. حەشدی شاوی ئەڵێ ئەوانە لە ئێمە نین، ئەوانە لە دەرەوەی یاسان، بۆیە ئەوانیش لەلایەن شیعەکانەوە خۆیان بۆ ئەوەی کەوا دەسەڵاتی خۆیان بپارێزن و بۆ ئەوەی کەوا پێکدانیان یان ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوان ئەوان و ئەمریکەکانە دروست نەبێت چ لە ئێستا چ لە ساڵانی داهاتووە خۆیان بپارێزن لە لێدانی فڕۆکەکانی ئیسرائیلیان ئەمریکەکان مۆڵەتی ئەوە بدرێتەوە دەست بدرێت بۆ هەندێک لەو گروپە چەکدارانە و دوایی دروست بکرێنەوە یان وازیان لێ بهێنرێن و کەسێکی تر کارەکەی ئەوان بکات. بەڵام دەستبردن بۆ حیزب الله و بۆ حوسیەکان دەستبردن بۆ دوو دەوڵەت ئەو دوو دەوڵەتە لەلایەن ئێرانەوە دروست کراون و لەلایەن ئێرانەوە کۆڵەکەیەک تەماشا ئەکرێن وەک خودی عێراق. واتە ئێستا عێراق چەندە گرنگە بۆ ئێران، یەمەن ئەوەندە گرنگە بۆ ئێران، هاوچوارچەوەی هەمانگی چەندە گرنگە بۆ ئێران، حوسیەکان ئەوەندە و بگرە زیاتریش گرنگن بۆ ئێران چونکە حوسیەکان ئەوەتا لە بەحری لە دەریای سوور ئەزانین کەوا چەندە بێزارکردن بۆ ئەمریکەکان، بۆ ڕۆژئاوایەکان، بۆ عەرەبەکانیش تەنانەت بۆ سعودیە و غەیری سعودیە. بۆیە گروپە چەکدارەکان ئاسانترن لەوەی کەوا ئەو هەنگاوە زۆر قرس و ناڕەحەتێکەوە سوودانی نایی لە دوو ڕۆژی ڕابردوو. باش ئەم بابەتە وەکو تۆ باسێکی ئەگەر بە حاڵەت تێپەڕیوە، ئەگەر بە ئەنقەسە، ئەگەر بە زانینە بە نەزانینە هەرچۆنێکە تێپەڕیوە کاریگەری لەسەر داهاتووی سوودانی چێبێت. ئەبینین ئێستا هاوکارمان ئاماژەی پێکرد لە ڕاپۆرتەکەی کە تەنانەت لە گروپی واتساپی ئەوەش دەرکراوە ینی سەرکردە شیعەکە. بە دوو شێواز کاریگەری ئەبێ. جارێ خۆی بۆ خۆی لاواز بوو، خۆی بۆ خۆی لاواز بوو هەند داویستی هەندێکەوە هەوا بکاتە خۆیکەوە لیستی یەکەمە یان فراکسیۆنی یەکەمەوە 46 کورسی هەیە بە هەر جۆرێک بێت باسمان کرد لە پێشتر. بەڵام خۆی بۆ خۆی بچووک بوو ناچار کرا بەوەی کەوا ببێ بە بەشێک لە چوارچەوەی هەماهەنگی و بڕیاریشتا چوارچەوەی هەماهەنگیە بێ نەک ئەوش ئەبێت یەکێ لە بژاردەکان. بەڵام ئەم هەنگاوەی کەوا ئێستا کردی دوو ئاراستەی هەیە. ئاراستەی یەکەمیان ئەوەیە کە ئەم زیاتر لاواز ئەبێت کە زیاتر لاواز بوو تەنەزولی زیاتر ئەکا بۆیان بە معنای ئەوەی کە لەمە و دوا ئەگەر لە ڕابردووە ببوورا چەند مەرجێکیان سەپاندمێ بەسەریە بۆ ئەوەی کەوا جێبەجێ بکە یان چەند هێڵێکی سووریان بۆ کێشابێ بۆ ئەوەی کەوا تێپەڕی نەکات و تەجاوزی نەکات ئەم جارە زیاتری پێەکەن، مەرجی زیاتری بەسەرەوە دانێن، هێڵی سووری زیاتری بۆ دانێن، واتە لاوازتر ئەبێەوە بچووکتر ئەبێتەوە لە ڕابردوو لەوەی کەوا بچووک بوو. خاڵی دووەمیان ئەویش من کەسایەتی سوودانی لەم جۆرە حاڵەتانە مامەڵە ئەکا قمەناعەتی نییە کەوا مەرجی قبوڵەکە هێڵی سوور قبوڵەکە چونکە کەسایەتێکی لاوازی هەیە حەزی لە کورسیە حەزی لە مەنسەبە و ئەو جۆرە کەسانش کەوا ئەو تایبەتمەندیان تیا هەیە زوو بچووک ئەبن و زوو خۆیان زەلیل ئەکەن بە جۆرە یعنی کاڵم خۆیان زەلیلەکەن ئەو مەرجانەی کەوا بەسەریانەدا ئەنرێ ئەوەندە قرس و سەنگینە بەسەر شانیەوە تەحملی ئەکا بەرگەی ئەگرێ بەڵام بەرگەشی ناگرێ بە معنای ئەوەی بەرگەی ناگرێ ناتوانێت جێبەجێ بکە. ئەو جۆرە کەسانە لە ئەدەبیاتی سیاسیان ڕۆشنبیرێپیان ئەو ترێکەوە خۆیان زەلیل ئەکەن. سوودانی ئەو قابلیەتەی تیا هەیە بۆ ئەوەی کەوا مەنسەبی دەست بکەوێ خۆی زەلیل بکە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم لەوانەیە لەلایەن ئێران ئەمریکەکانەوە ئەم جارە زیاتر پشتگیری لێ بکرێەوە هاوکاری بکرێ بۆ ئەوەی کەوا ببێت بە سەرۆک وەزیران. بەڵام لە کۆتاییە من وازانم کورد لەم حاڵەتە تۆزێ خۆی بە دوور بگرێ باشە و تا سوودانی بچووکتر و زەلیلتر بێ لە لای چوارچەوەی هەماهەنگی خراپتر ئەبێ بۆ کورد چونکە لە 4 ساڵی ڕابردوو دەرکەوت هەموو ئەو مەرجانێکەوە لەلایەن کوردەوە بوو بەڵێنی دابوو بە سەرکرداتی سیاسی کوردستان کەوا جێبەجێ بکە بێوەفا بوو بەرامبەر بە هەمویان چونکە لە کۆتاییە ئەو ناچار بوو گەردنکەش بێ بۆ چوارچەوەی هەماهەنگیەوە سیاسەتی گروپە چەکدارەکان و سیاسەتی هەرێم ئێرانی هەرێمایەتی نەک بۆ ئەو بەڵێنانەی کەوا دابووی بە هەرێمی کوردستان. باش ئەگەر لە زاویەیەکی ترەوە تەماشای بکەین کاک شێروان شەمێران، ئەگەر با بڵێن شیعەکان و گروپە شیعەکان تووڕە بوون بەوەی کە ئەم گروپانەی لە لیستی تیرۆرا داناوە بەڵام پەشیمان بوونەوەکەی ئەمریکا تووڕە ناکا بەرامبەر بەخۆی؟
لەوانەیە تەنها نامەناردنێک بێت من لە سەرەتایە وتم لەوانەیە نامەناردنێک بێت کەوا ناخی خۆی پیشاندابێت دەرونی خۆی پیشاندابێتەوە ئەو پابندە بەو لیستەی کەوا لەلایەن وەزارەتی دەرەوە وەزارەتی خزانەی ئەمریکیەوە دیاری کراوە بۆی کەوا تیرۆریستن نامەناردنێک بێتەوە من لە ناخما ئەمە هەیە یعنی بەرەو ئەو هەنگاوەش ئەڕۆم نەک لە بەرەوەی کەوا لێی تووڕە بن. باشە کاردانەوەکان لە شەقامی عێراقیە بەرامبەر ئەم بابەتە چه ڕۆڵێکیە بێت لە داهاتووی عێراقیانی لە تێڕوانینی عێراق بەرامبەر ئەم گروپانە و گروپە ناوخۆیەکانیش کە سەر بە بەرەی مەقاومە؟ کاردانەوەی گروپە چەکدارەکان زۆر لاواز بوو ئەو خۆپیشاندانێکەوە بینیمان ینی مایە ئەوە نیەکەوە مامەڵەی لەگەڵا بکرێت چونکە زۆر لەوە کەمترە و زۆر لە جەماوەری گروپە چەکدارەکان کەمترن ئەوان ئەتوانن کەوا خۆپیشاندانێکی زۆر لەوە بەرفراوانتر بکەن کەواتە هەتا ئێستا پێویستیان بەوە نەبووە کەوا خۆپیشاندانی جەماوەری بکەن لەوانەیە هەر دەرخستنی نێتێک بێ هەر بۆ پشارێک بێ ئەوها چەند دە کەسێک یانی سەد کەسێک بخەنە سەر جادە ئەوەی کەوا زۆر قرسە بۆ سوودانی کاردانەوەی سیاسیە لەلایەن ئەو گروپە چەکدارانەوە نەک لەلایەن گروپە چەکدارەکانەوە ئەوەی هەیە کا شتێکی ئێمە بیزانین حوسیەکان و حیزب الله پەیوەندیان بە گروپە چەکدارەکانەوە نییە پەیوەندیان بە پێکاتەی شیعەوە هەیە لە عێراقا بەبێ جیاوازی بە ئاینی و بە سیاسیەوە بە هەموو تەوژمەکانیشانەوە و پەیوەندی بە ئێرانەوە هەیە مەسئلەکە تەنها فڵانە گروپیان ئەو گروپیان ئەم گروپ نییە بە هەر ناوێک بێت پەیوەندی بە مالکی یان سوودانیەوە نییە پەیوەندی بە خەزعالیەوە نییە پەیوەندی بە عەمەر حەکیمەوە نییە پەیوەندی بە هەموویانەوە هەیە پەیوەندی بە تێکڕای ئەمانەوە هەیە وەز پێش لەوە شوکوتمان پەیوەندی بە عەلی سیستانیەوە هەیە لە یعنی دەستبردن بۆ حیزب الله و بۆ حوسیەکان دەستبردنە بۆ پێکاتەی شیعە بۆ مەرجعیەتی شیعە بۆ حکمی شیعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ بوونی شیعە لە ناوچەکە زیاد لەوەی کەوا دەستبردن بێ بۆ گروپێکی چەکداری یان ناڕازی دروستکردن بێ لەلایەن گروپێکی چەکداریەوە بەرامبەر بە سوودان. ڕوونە بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆ کاتێ بێمە بەخشی.